ئەم مۆزوعی کوشتنی ئەو کەسانەی کە ڕخنەگرن لە دەسەڵات یا ڕاستیەکان دەرەخەن یا ئەوانەی کە ئەتیڕازەکەن مەسەلەن ئێمە خۆمان بیرمانە لە بەسڕا کە خەڵک چوێ سەرجادە و نەوعێک لە ڕاپەڕین و بەسڕایان گرت و تەنانەت محافظ لە هیچ کونێکەوە دیار نەبوو دوای ئەوەی کە دەستیان بەسەر شارەکەیان گرتەوانی و هاتنەوە کەوتنە وردە وردە کەوتنە کوشتنی ئەو کەسانی کە مشارەکەیان کرد بوو جار شوێن هەبوو کە هاوسەرەکانیان یعنی ژن و پیاوەکەیان پێکەوە هاوسەر و ژنەکەی پێکەوە کوشتبیانن لە ماڵەکەی خۆیانە هەر بەبێ هیچ باگراوندیە چوونەتە سەریان چوونە سەریان چکە و کەوتم پێشوەخت من دەسەڵاتیان هەیە پارەیان هەیە چەکیان هەیە حەشتی شعبیان هەیە ئاسایش لە ژێر دەسەڵاتی خۆیانایە زۆر بە ئاسانی ئەچون سەر ماڵەکان و ئەیان کوشتن و هەروە حەقی ئەو کەسانش هەروە ڕۆیشت یعنی بەس بۆ ئەوەی فەزایەکی سەرکوت و چاواشەکردن و بێدەنگی دروستکەن لە بەرامبەر خەڵکەکانە بەو شێوەیان کردووە لەبەرەوە شتێکی تازە نییە و ئەمە چەندجا لە بەسڕا ڕوویاوە لە بەغا ڕوویاوە لە شارەکانی تر ڕوویاوە تەنانەت لە کوردستان بەڵێ